بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان بەخشێ و بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە خاوەن بەڵێنن و لەو بەندانەی کە سەرفرازن لە دنیا و لە قیامەت. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی سەرفرازان دێمەوە خزمەتتان. ئومێدمان وایە کە جێگای ڕەزامەندی خودای پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی دەرس و پند و سود بۆ هەموو لایەکمان. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفرازن، لەو کەسانەی کە بەختەوەری دنیا و قیامەتن، ئەو کەسانن کە ئەمانەت پارێزن. مەبەستمان چییە لە ئەمانەت پارێزی؟ ئەمانەت پارێزی ئەوەیە هەر فەرزێک، هەر واجبێک خوای پەروەردگار لەسەر ئینسانی واجب کردبێت، ئەوە مانای وایە کە ئەوە ئەمانەتە لە لای ئینسان. گوتراویشە ئەمانەت یعنی هەر حەق و مافێک کە پێویست بە ئینسان بیداتەوە، ئەوە ئەمانەتە لە لای هەر شتێک کە لە لای ئینسان بێ، پێویست بەدانەوەی هەبێت، پێویست بە وعد و بەڵێن هەبێت، پێویست بەوەی هەبێت کە ئینسان ئەدای بکات و بیداتەوە خاوەنەکەی، ئەوە پێی دەڵێن ئەمانەت. ئەنجا ئەمانەت زۆر جۆری هەیە بە هەموو بەشەکانیەوە کە ئینسان ئەمانەت پارێز بێ، ئەو کەسانە سەرفرازن و کەسێکی بەختەوەرن. بۆیە خوای پەروەردگار لە وەصفی ئینسانی ئیمانداردا کاتێک کە سیفەتەکانی ئینسانی ئیماندارمان بۆ باز دەکات چە دەفەرمێت؟ والذین هم لأماناتهم وعهدهم راعون. ئەو کەسانەی کە ئەمانەت دەپارێزن و پەیمان دەبەنە سەر، ئەو کەسانەی کە چاودێری بەڵێنەکانیان دەکەن و ئەو کەسانەی کە چاودێری ئەمانەت دەکەن و ئەمانەتێک کە لەلایەنە بە هەموو جۆرەکانی ئەمانەتەوە چاودێری دەکەن و هەروەها ئەو کەسانە کە ئەمانەت پارێزن. خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکات کە ئەمانەت دەبێ بدرێتەوە بە خاوەنی خۆی. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکات بەوەی کە ئەمانەت بۆ خاوەنەکەی خۆی بگێڕینەوە جا بە هەموو جۆرەکانی ئەمانەت. ئیمامی شەوکانی دەفەرمێت ئەو ئایەتە گشتگیرە بۆ هەموو ئەحکامەکانی شەرع و هەموو کەسێک دەگرێتەوە و هەموو جۆرێکی ئەمانەتیش دەگرێتەوە. أن تؤدوا الأمانات إلى أهلها. دەبێ ئەمانەت بدرێتەوە بە کەسی خۆی و بە خاوەنی خۆی، جا بە هەموو جۆرێکی ئەمانەت دەگرێتەوە و هەموو ئەحکامێکی شەرع دەگرێتەوە. گەورەترین ئەمانەت ئەمانەتی ئیسلامەتیە لەسەر شانی ئێمە. خوای گەورە دەفەرمێت إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. ئێمە ئەو ئەمانەتەمان بۆ کێ پێشنیار کرد؟ بۆ ئاسمانەکان و زەوی و هەروەها بۆ سەرچیاکان نیشانماندان و هەروەها بۆمان پێشنیارکردن. و خوای پەروەردگار چۆنیەتەکەی دەزانێت کە چۆنە و چۆن ئەوان ئەو ئەمانەتیان قبول نەکردووە و ترساون لەوەی کە پێیان جێبەجێ نەکرێت کە ئەمانەتی ئیسلامەتی و دینداریە. خوای پەروەردگار دەفەرمێ ئێمە ئەو ئەمانەتەمان نیشانی ئەواندا، بەڵام ئەوان ئەو ئەمانەتەیان هەڵنەگرت، مەترسیان هەبوو لەوەی کە پێیان جێبەجێ نەکرێت. ئەنجا وحەمەلەها الئینسان، مرۆڤ ئەو ئەمانەتی دینداریەی هەڵگرتووە دەبێت شاهێدی بدات و ئەو ئەمانەتە لە دنیای واقع و لە ئەرزی واقعدا بپارێزێت. ئەبوو ئەعلای مەودودی دەفەرمێت بەڕاستی ئەوڕۆ ئیسلام زۆر پێویستی بەوە هەیە، هەروەکو چۆن ئێمە بە قسە شایەتومانمان هێنایە و شایەدیمان بۆ ئەو ئیسلامە داوە، بەکردەوەش لە مەیدانی واقعدا شایەدی بۆ ئەو دینە بدەین. واتە لە ژیانی ڕۆژانەماندا، لە هەڵس و کەوت و ئاکارماندا ئەو دینە لە دنیای واقعدا جێبەجێ بکەین، ئەو کاتە دەبووینە شاید و دەبینە نمونەیەکی جوان بۆ دینەکەمان. سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی دەبێت دەفەرمێ کەسانێک پێغەمبەری خۆیان سەرخست صلی الله علیه وسلم کە دینیان بەکردەوە جێبەجێ کرد و قورئانی زۆریان تەبع کرد، بەڵام لە مصحف و لە چەند لاپەڕەیەکدا نا لە دڵیان قورئانیان تەبع کرد،
ئەنجا لە دنیای واقعدا جێبەجێیان کرد ئەو دینەیان لە دنیای واقعدا جێبەجێ کرد و بەرجەستەیان کرد لە کردەوەکانی خۆیاندا ئەو پیاوانە پێغەمبەری خۆیان سەرخست صلی الله عليه وسلم بۆیە زۆرێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختێک کە بۆ تیجارەت دەچوون بۆ وڵاتان خەڵکی کاتێک ئەو پیاوانەیان دەبینی بە ئاکار و ڕەفتاریان بە ئەمانەت پارێزی و دینداریان بە چاکەکاریان هەر بە خوڕەوشتەکەیان مسلمان دەبوون ئەو پیاوانە پێغەمبەری خۆیان سەرخست صلی الله عليه وسلم ئێمەش ئەرکی سەرشانمانە یەکێک لەو ئەمانەتانەی کە دەبێ بیپارێزین ئەمانەتی دینداریە کە دەبێت لە دنیای واقعدا ئەو دینە لە خۆماندا بەرجەستە بکەین لە ژیانی ڕۆژانەماندا بۆ ئەوەی ببینە نمونەیەکی جوان ببینە شایەدێکی جوان و نمونەیەکی جوان بۆ دینەکەمان بۆ ئەوەی خەڵک تەماشای ئەو سیفەتە جوانانە بکات ئەمانەتی تەکلیف لەسەر ئینسان ئەو تەکلیفانەی کە خوای گەورە لەسەر شانی ئینسان داداینەوە هەمووی ئەمانەتە لەلای ئینسان وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای پەروەردگار بۆ بەندایەتی خۆی ئینسانەکانی دروست کردووە ئەوەش ئەمانەتە دەبێ ئینسان ئەو تەکلیفانەی کە لەسەریەتی لە هەموو جۆرەکانی ئەو تەکلیفانە و ئەو ئەمانەتانە ئینسان بیان پارێزێت هەر فەرمانێکی خوای گەورە بە ئێمەی کردووە ئەوە ئەمانەتە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانەتە نوێژ و ڕۆژوو لە لامان ئەمانەتە دەبێ ئەدایکەین وەکو خۆی جێبەجێ بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا ئاماژە بە 4 شت دەکات هەر کەسێک خاوەنی ئەو 4 سیفەتە بێت ئەوەندە گەورەیە ئەگەر لە دنیاشدا زۆر شت لەدەستدا ئەوە قەیناکە مادام خاوەنی ئەو 4 سیفەتانە بێت ئەو 4 سیفەتانە ئەوەندە گەورن لە لای خوای پەروەردگار لەوە ناو کۆمەڵگاشدا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یەکەمیان بریتیە لە صدق الحديث ئەوەیە کە ئینسان ڕاستگۆ بێ لە قسەدا قسەکانی ڕاست بێت پەنا بۆ ناڕاستی نەبات ئەنجا وحفظ الأمانة ئینسان ئەمانەت بپارێزێت ئەمانەت پارێز بێ بە هەموو جۆرەکانی ئەمانەتەوە سێمیان وحسن الخلق پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە ئاکار و ڕەوشت و ئەخلاقی جوان بێت مامەڵەی جوان بێ لەناو کۆمەڵگادا لەناو خەڵکدا ئەنجا وعفة مطعم ئەو کەسەی کە خواردنی حەڵال بێت کار و کەسابەتی حەڵال بێت ئەو کەسەی کە ماڵی حەڵال بخوات و پەیدای کات پەنا بۆ حەرام نەبێت هەر کەسێک پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خاوەنی ئەو 4 سیفەتە بێ بەڕاستی شتێکی زۆر گەورەیە ئەگەر لە دنیاشدا زۆر شت لەدەست بات قەیناکات مادام خاوەنی ئەو 4 سیفەتە گەورەیە کە یەکێک لەوانە بریتیە لە ئەمانەت پارێزی ئەمانەت پارێزی سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت کە گەورەترین ئینسان لەسەر ڕووی زەوی پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت هەموو پێغەمبەران ئەمانەت پارێز بوون ئەمین بوون لەسەروی هەمویانەوە پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بە محەممەد الئەمین ناسرا بوو لەناو کۆمەڵگادا تەنانەت بێباوەڕان متمانەیان بە سەرانی خۆیان و بە کەسانی خۆیان نەبوو بە بێباوەڕان نەبوو بەڵام ماڵەکەی خۆیان تەسلیمی ڕسول الله دەکرد صلی الله عليه وسلم وەختێ پێغەمبەر کۆچی کرد هەندێک لە ماڵی بێباوەڕانی لەلابوو کە ئیمامی عەلی لە شوێنی خۆی دادەنێت بۆ ئەوەی ماڵی بێباوەڕەکان بداتەوە ئەوەندە ئەمانەت پارێز بووە تەنانەت ماڵی ئەو بێباوەڕانەشی نەخواردەوە ئەنجا خیانەتی تێدا نەکردووە ئەوانە سەیرە بڕوایان بە پێغەمبەر نەبێت بەڵام بڕوایان بە ئەمینی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم بەڵام بڕوا بە پێغەمبەرایەتیەکەی ناکەن بڕوا بە دینەکەی ناکەن بەڵام بڕوا بەو پەیامە ناکەن کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بەڵام ئەوەندە لەناو کۆمەڵگادا بە ئەمین و دەستپاک ناسراو بوو تەنانەت بێباوەڕانیش ماڵ و سەرۆت و سامانی خۆیان لای ئەو پێغەمبەرەدا دەنا صلی الله عليه وسلم بۆیە خوای پەروەردگار وەختێک باسی پێغەمبەران دەکات لە باسی هود پێغەمبەردا و زۆربەی پێغەمبەرانی دیکەشدا دەفەرمێت ئوبەلیغکم ڕیسالاتی ڕەبی وئەنە لەکم ناصح ئەمین ئەوە کە خوای پەروەردگار باسی هود پێغەمبەر دەکات باسی زۆربەی پێغەمبەران دیکەش هەروایە 3 سیفەتی گرنگ لا پێغەمبەراندا باز دەکات کە هەر سێکیان لەو ئاەتەدا باس کراون دەفەرمێ ئوبەلیغکم ڕیسالاتی ڕەبی یەکەم لەوانە بریتیە لە گەیاندنی پەیامی خوای پەروەردگار لە دەعوە و بانگەواز ئەنجا وئەنە لەکم ناصح ئەمین ئەنجا دڵسۆزی لە گەیاندنی ئەو دینەدا دڵسۆزی لە خواپەرستیدا دڵسۆزی لە بەرامبەر خوای گەورەدا و لە بەرامبەر کۆمەڵگادا ئەنجا ناصح ئەمین ئینسانێکی ئەمیندار و دەستپاک بووە ئەمانەت پارێز بووە ئەو پێغەمبەرە بەگەلەکەی دەڵێ من پەیامی خوای گەورەتان پێدەگەیەنم
ئەنجا لە گەیاندنی ئەو پەیامەشدا زۆر ئەمینم و بەرامبەریشتان زۆر دڵسۆزم. بۆیە ئیبن کەسیر دەفەرمێت ئەو ئاەتە زۆربەی پێغەمبەران بەو سیفەتانە وەصف کراون کە بریتیە لە گەیاندنی دینی خۆی پەروەردگار لە دڵسۆزی و هەروەها لە ئەمانەت پارێزی. پێغەمبەران سەڵات و سەلامی خی گەورەیان لەسەر بێت هەمویان خاوەنی ئەو سیفەتە جوانە بوون کە ئەمین بوون لە ناو کۆمەلگادا. ئێمەش کە بمانەوێت چاو لە پێغەمبەران کەین بە شوێنی ئەواندا بڕۆین دەبێت سیفەتەکانی ئەوانە تەماشاکەین و لە ژیانی ڕۆژانەماندا ئەو سیفەتانە جێبەجێ بکەین. ئەمانەت پارێزی دەبێتە مایەی ئەوەی کە خوای پەروەردگار دەرو لە ئینسانەکان بکاتەوە و لە مسلمانان لە کۆمەلگا بکاتەوە. ومن يتق الله يجعل له مخرجا. هەر کەسێک تەقوادار بێت چاکەکار بێت ئەو کەسانە خوای گەورە دەروی خێریان لێ دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە باس لەوە دەکات کە سێ کەس دەچنە دەرەوە باران لێیان دەدا لە ڕێگادا دەچنە ناو ئەشکەوتێک بەردێک دێت زاری ئەشکەوتەکە و کونی ئەشکەوتەکە دەگرێت مەجال نابێت کە بڕۆنە دەرەوە هەرچی دەکەن بەردەکان پێلا ناچێت دەڵێن با هەر یەکێک لە ئێمە کردەوەیەک باس کات کارێکی خۆی باسکە کە زۆر بە ئیخلاصیەتەوە لە بەرامبەر خوای پەروەردگاردا کردوویەتی بەشک خوای گەورە دەروی خێرمان لێ بکاتەوە. یەکێک لەوانە کە باسی ئەو کار و کردەوەی خۆی دەکات ئەوە بووە کە ئەمانەت پارێز بووە. دەڵێ ڕۆژێکیان چەند کرێکارێکم هەبوون کە ئێوارە داهات کرێیەکەم پێدان یەکێک لە کرێکارەکان کرێیەکەی وەرنەگرت و تۆڕە بوو ڕازی نەبوو. دەڵێ ئەمنیش کرێیەکەم بۆ هەڵگرت و بە چەند مەڕ و ماڵاتێکمدا ئەو کرێیە دواتر ئەو مەڕ و ماڵاتەم بەخێو کرد هەتا ئەوکو لەو مەڕ و ماڵاتە خۆی گەورە بەرەکەتی تێخست و پڕی دۆڵ و شیوێک لە مەڕ و ماڵات و مانگا پەیدا بوو لە ڕۆژانەی ئەو کرێکارەی کە وەری نەگرت. پاش چەند ساڵێک دەڵێ ئەو پیاوە هاتەوە لای ئەو کەسەی کە ئیش و کاری لەلا کردووە گوتی بۆ کرێی ئەو ڕۆژە هاتووم کە کرێیەکەم پێ بدەیت. پیاوەکەش پێ دەڵێ کاکە ئەو مەڕ و ماڵاتە دەبینی ئەو هەموو مەڕ و ماڵات و مانگایە هەمووی بۆ تێە یاڵا بڕۆ ئێستا هەمووی ببە بۆ خۆت. پیاوەکە دەڵێ کاکە گاڵتەم پێ دەکەی من بۆ کرێی ئەو ڕۆژە هاتووم ئاخر پێی سەیرە چۆن ئەو هەموو مەڕ و ماڵاتە ببا بۆ خۆی. دەڵێ کاکە گاڵتەت پێ ناکەم ئەوە لە کرێی تۆ پاشکەوتووە بەخێوم کردووە خوای گەورەش بەرەکەتی تێخستووە ئێستا بڕۆ هەمووی بۆ تۆ بیبە. لە پێناوی خوای پەروەردگاردا ئاوا ئەمانەت پارێز بووە. ئێستا چەند کەس هەیە کە پارەی خەڵک دەخوات پارەی کرێکار نادا پارەی وەستا نادا پارەی خەڵک نادا دوای خۆی بزر دەکات کەچی هەر تەلەفۆنیش هەڵناگرێت. ئەو پیاوە کە هەموو مەڕ و ماڵاتەکەی دەبات لە پێناوی خوای گەورەدا ئەو پیاوە دەیداتەوە ئاوا ئەمانەت پارێز بووە بەشێکی بەردەکە دەکرێتەوە و ئەو دوانەی تریش کە دوو کار و کردەوەی خۆیان باز دەکەن خوای گەورە دەروی خێریان لێ دەکاتەوە بەردەکە لا دەچێت و ئەو سێ کەسا ڕزگاریان دەبێت. کەواتە ئەمانەت پارێزی مای دەرو لێکرانەوەیە بۆ ئینسان وەریا بە ئەی ئینسان بە ئەمانەت پارێزی کەسایەتی بەهێز دەبێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ لا ئیمانە لیمەن لا ئەمانەتە لە ئیمانی نییە ئیمانی کامل و تەواوی نییە ئەو کەسەی کە ئەمانەت پارێز نەبێ و ئەمانەت نەپارێزێت. ئەنجا جۆرێکی دیکەی ئەمانەت ئەوەیە کە ئینسان قسەیەکی گوێ لێ دەبێت لە مەجلیسێک ئینسان نەهێنی کەسێکی لەلایە وریا بە ئەمانەتە وەختێ لە مەجلیسێک دادەنیشی کەسێک دەڵێ ئەو قسە ئەمانەت بێ کە چوویە دەرەوە نابێت لە لای کەس باسیکەیت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا حدث رجلا بحديث ثم التفت فهو أمانة. ئەگەر ئینسان قسەیەکی کرد لە لای کەسێک دوایی لای کردەوە ڕۆیش لە لای ئەو کەسە پشتی لەو کەسە کرد ئەو قسەیە لەلات دەبێتە ئەمانەت. کەسێک دەڵێ مەجلیسی ئەمانەت بێ باو قسەیە ئەمانەت بێ ئەوەش زۆرێکی ئەمانەتە دەبێ ئینسان بیپارێزێن نابێ لە لای کەس باسی بکات ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی ئەمانەت و ئەمانەت پارێزی. ئەنجا جۆرێکی دیکەی ئەمانەت بریتیە لە ئەمانەتی ماڵ و سامان بریتیە لە ئەمانەتی ئەو جەستەیە کە خوای پەروەردگار پێداوێن بریتیە لە ئەمانەتی زانین و علم و زانیاری کە خوای گەورە بە کەسێکی داوا ئەوانە هەمووی ئەمانەتن لە ڕۆژی قیامەتا پرسیار لەسەر هەموو ئەو شتانە لێمان دەکرێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تزول قدم عبد حتى يسأل هەتاوەکو ئینسان پرسیاری لێ نەکرێت لە چی لە چوار شت. ئینسان لە ڕۆژی قیامەتا ناڕوات قاچێک هەڵنایەنێت واتە ناڕوات نایەڵن لە دەشتی مەحشەر ڕزگاری بێت و بڕوات هەتاوەکو ئەو چوار پرسیارەی ئاراستە نەکرێ و ڕوبەڕووبی نەکرێتەوە.
یەکەمیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم عن عمره فيما أفناه لەو تەمەنەی کە خوای گەورە بە ئینسانی داوە بەگشتی لێمان دەپرسرێتەوە ئەو تەمەنە خوای گەورە پەیدای چەند ساڵێک ژیای لە چیدا سەرفت کرد وریا بە ئەی ئینسان ئەو تەمەنەی ئەو عمرەی کە ئینسان جاری وهەیە بە فیڕۆی دەدات لە هەموو کۆی گشتی ئەو تەمەنە پرسیارمان لێ دەکرێت. دووهەمیان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا علم و زانست و زانیاریەک کە ئینسان لەو دنیادا دەیزانێت کە ئینسان فێری بووە لە سایەی خوای گەورە و لە چاکەی خوای گەورەیە ئالەو علم و زانست و زانیاریش پرسیارمان لێ دەکرێت ئەو علمە لە چ ڕێگایەکدا بەکارت هێنا خەڵکت پێ ڕێنمونی کرد خەڵکت پێ هیدایەتدا یان خەڵکت پێ گومڕاکت خوا پەناماندات لو علمش لما دبرسرته سيميان وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه لمال سامان كشك خواي جورا بيداوين برسيار مان لذكرت أمانته جمال دو برسياري لسرا يكميان بيمان دلين أو مالت لكيو بيدا كد وشون بيدا كد بسر رقايق بيدا كد وسر رقايق يجدا أو مال سامان تصرف كرد مال سامانش أمانته انجا وعن جسمه فيما أبلاه شوارە من پرسیار کە لە دەشتی مەحشەرا لە ڕۆژی قیامەتە لە ئینسان دەکرێت لەو جەستەیەی کە خوای گەورە بە ئینسانی داوە پرسیارمان لێ دەکرێت ئەو جەستەیەت لە چدا بەکارهێنا لە عیبادەتی خوای گەورەدا لە ڕێگای چاکەکاریدا لە خزمەتی کۆمەلگادا لە سڵح و ئاشتەواییدا لە چاکەدا بەکارت هێنا یاخود لە ڕێگای خراپدا بەکارت هێنا واتە هەموو ئەو ئەندامانەی کە بە ئێمە دراون ئەمانەتن ئەو جەستەیە ئەمانەتە ئێستا چەند کەس هەیە دەستی نییە قاچی نییە چەند کەس دەبینی کە چاوی نییە زۆر مەراقێتی کە دنیا ڕووناک ببینێت بەڵام چاوی نییە خوای گەورە چاوی بە ئێمە داوە دەبێ ئەو چاوە حەقی پێ ببینین دەبێ قورئانی پێ بخوێنین دەبێ ئەو چاوە لە ڕێگای چاکەکاریدا بەکاری بێنی و هەموو ئەو ئەندامانەش کە خوای گەورە بە ئینسانی داون ئەوانش ئەمانەتن لە ڕۆژی قیامەتە پرسیارمان لێ دەکرێت ئەو دەستەیە خوای گەورە پێدابووی ساغ و سەلامەت بوو کە چەندین کەس هەیە ئێستا جەستەی سەلامەت نییە کە نەخۆشە و لەسەر جێگایە بەداخی ئەوەیە کە جەستەیەکی سەلامەتی هەبوایە لە ڕۆژی قیامەتدا کە من و تۆ ئەو جەستەیەمان پێدراوە خوای پەروەردگار پرسیارمان لێ دەکات ئەوەش جۆرێکی ئەمانەتە. جۆرێکی دیکەی ئەمانەت پارێزی ئەوەیە ئینسان لە دانەوەی قەرزدا ئەمانەت پارێز بێت و خاوەنی وعد و بەڵێن بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمایشتێکمان بۆ باز دەکات نمونەیەکمان بۆ دێنێتەوە بۆ ئەوەی ئێمەش تێبگەین کە دەبێ ئینسان چۆن لە دانەوەی قەرزدا ئەمانەت پارێز بێت. دەفەرمێ پیاوێک لە بەنووی ئیسرائیلیەکان داوای لە کەسێک کرد کە 1000 دیناری پێ بدات گوتی شاهدێک بێنە گوتی خوای گەورە بەسە کە شاهد بێت گوتی کەفیلێکم بۆ بێنە گوتی خوای گەورە بەسە کە کەفیل بێت پیاوەکەش ڕازی بوو بەوەی کە خوای گەورە لە نێوانیاندا چۆن دەڵێ شاهد بێ و کەفیل بێت 1000 دیناری پێدا بۆ کاتێکی دیاری کراو پیاوەکە ڕۆیشت کاتێک دانەوەی قەرزەکە هات ڕۆژی دانەوەی قەرزەکە هاتە قەراغی دەریا کە دیارە دەریایەکیان لە نێواندا بووە ویستی بچێتە ئەو بەر پیاوەکەش لەو بەر چاوەڕوانی ئەو پیاوەی دەکرد قەرزەکەی بۆ بێنێتەوە چونکە ئەسڵ وایە دەبێ خاوەنی بەڵێن بێت بەڵام پیاوەکە بەلەمی دەست نەکەوت کە سوار بێت و بپەڕێتەوە لەو ڕۆژەیەدا هیچ بەلەمێک نەبوو ئەو پیاوە هات دارێکی گەورەی هێنا و ناوەکەی کۆڵاند پارەکەی خستە ناو ئەو دارەیەوە و سەرەکەی جوان گرتەوە و دای بەدەم دەریایەکەدا و خستیە ناو ئاوەکە گوتی ئەی خوای پەروەردگار خۆت ئاگاداری کە داوای کەفیلی لێکردم گوتم بەسە خوای گەورە کەفیل بێت و داوای شاهیدی لێکردم گوتم بەسە کە خوای پەروەردگار شاهد بێت لە نێوانماندا ئێستا ئەو پارەیە بگەێنە بەو کەسە و بۆ ئەوەی کە چۆن دەڵێ ئەو کەسە وعدەکەی بە خلاف نەبێت بە فەرمانی خوای پەروەردگار دارەکە یەکسەر دەچێتە ئەو بەر ئەوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە 100% ڕاستە و فەرمایشتی صحیحە خوای گەورە هیچ شتێک لە لای مەحاڵ نییە دارەکە دەچێتە بەردەمی ئەو کەسە ئەو دارەیە هەڵدەگرێ و دەیباتەوە بۆ ماڵەوە نازانێت کە پارەکەی تێدایە بەڵام وەختێک کە دەیشکێنێ وردی دەکات تەماشا دەکا 1000 دینارەکەی تێدایە و کاغەزێکیشی لە ناودا نووسراوە لێی حاڵی بوو کە ئەوە هی ئەو پیاوەیە کە قەرزی لەلا کردووە دواتر پیاوەکە کە بەلەمی دەست دەکەوێت بۆ ڕۆژی دواتر دەچێتە لای ئەو کەسە و دەنگ و باسەکە باز دەکەن دوایی لێ حاڵی دەبێت کە وەفای بە وعد و بەڵێنی خۆی کردووە و ئەمانەت پارێز بوو و لە کاتی خۆیدا قەرزەکەی داوەتەوە ئەو فەرمایشتە چیمان فێر دەکات ئەومان فێر دەکات کە ئەو پیاوە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بۆمان باز دەکا خاوەنی وعد و بەڵێن بووە
دەبێ ئینسانی مسلمانیش ئاوە ئەمانەت پارێز بێ، خاوەنی وعد و پەیمان بێت لە دانەوەی قەرزەکەیدا لە کاتی خۆیدا بیداتەوە. تەماشاکە ئێستا چەند کەس هەیە قەرزدارە، قەرز دەکات دوایی خۆی بزر دەکات، قەرز دەکات دوایی لە کاتی خۆیدا نایداتەوە، لە کاتی خۆیدا وعد و بەڵێنەکەی ناباتە سەر. ئینسانی مسلمان دەبێ ئەمانەت پارێز بێت لە هەموو ئەو جۆرانەی کە ئەو شتانەی کە ئەمانەتن لە لای ئینسان. ئەمانەت پارێزی لە کڕین و فرۆشتندا ئەوەش جۆرێکی ئەمانەتە. ئینسان وەختێک شتێک دەکڕێ و دەفرۆشێت، ئەگەر ئەسڵ بێ بە ئەسڵ بیفرۆشێ، ئەگەر عادی بێ بە عادی بیفرۆشێت، و نرخەکەی چەندە بە نرخی خۆی بیفرۆشێت، نەک کەسێک کە نەزانێ جاری وا هەیە کە لێی هەڵدەکەوێت ئەگەر بە 5,000 بێ بە 2 و 15 بیفرۆشێ باکی نییە. نمونەیە کە ئیمامی غەزالی باز دەکات کە محەممەدی کوڕی منکەدیر یەکێک لە غوڵامەکان و لە بەردەستەکانی کە ئەشیای بۆ دەفرۆشێت لە دوکانەکەی پارچە قوماشێکی داناوە بە 5 درهەمە، بەڵام بەردەستەکەی نازانێ بە 10 درهەم دەیفرۆشێت. محەممەدی کوڕی منکەدیر ئەو پیاوە چاکە و لە خواترسە کاتێک کە دێتەوە بە دوای کابرا دەکەوێت و شوێنی دەکەوێت بۆ ئێوە ئەو پیاوە بدۆزێتەوە. کاتێک کە دەیدۆزێتەوە دەڵێ کاکە ئەو پارچە قوماشەی تۆ بردوتە بە 5 درەم بووە، بەڵام ئەو کەسەی کە بەردەستەکەم لێ بووە نەیزانیوە 10 درەمی لە تۆ وەرگرتووە، ئێستا یان 5 درەمەکەت بدەمەوە، یان قوماشەکەمان بۆ بگێڕەوە، یان ئەوە دابنێوە دانەیەک هەڵگرەکە بە 10 درهەمە. پیاوەکە دەڵێ کاکە من ڕازیم، دەڵێ کاکە من ڕازی نابم ئەگەر تۆش ڕازی بی، من چۆن بۆ خۆم ڕازی نابم ئاواش بۆ تۆ ڕازی نابم. بۆیە 5 درەمەکە دەداتەوە بەو پیاوە و زۆر شوێنی دەکەوێت تاوەکو دەیبینیتەوە. ئەوەش ئەمانەت پارێزیە لە کڕین و فرۆشتندا. ئینسانی مسلمان دەبێت بەو شێوازەیە سیفەتی بێ و هەروەها بەو شێوازەیە ئەمانەت پارێز بێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یەکەمین شت کە لە ناوتاندا نامێنێ ئەمانەتە. وریابن مسلمانان، یەکەمین شت لە ناوتاندا نامێنێ ئەمانەت پارێزیە کە ئەوڕۆ زۆر لە مسلمانان تووشی ئەو دەردەبوون. خوای گەورە پەنامانداد. پێغەمبەر دەفەرمێ هەر کاتێک ئەمانەت نەمات چاوەڕوانی قیامەت کەن، هەر کاتێک فەرماندرا کەسێک و بەرپرسیارەتیدا کەسێک کە شیاوی نەبوو مستحقی ئەو بەرپرسیارەتە نەبوو، ئەو کاتە مسلمانان تاوانبار دەبن و پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کاتە چاوەڕوانی قیامەتیشکەن. هەموو جۆرە شتێک کە خوای گەورە بە ئینسانی داوە لە هەر ناز و نیعمەتێک ئەمانەتە لە لای ئینسان، دەبێ ئینسان لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری بێنێت. و هەروەها بەرپرسیارەتی ئەمانەتە، و هەروەها ئینسان کە بەرپرسیارەتی هەبێت لە هەر شتێکدا لە هەر بوارێکدا هەر شتێک لە بەردەستت بێت ئەمانەتە. ئینسان ماڵ و منداڵی خۆشی لە لای ئەمانەتە. پیغمبر صلی الله علیه وسلم دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن، شوانن، هەمووشتان بەرپرسیارن لەوەی کە لە بەردەستاندایە، لەوەی کە سەرپەرشتی دەکەن. دەفەرمێ والأمير راع، ئینسانێک کە کار بەدەست بێ ئەو کەسا شوانە و ئەو کەسا بەرپرسیارە لە بەرامبەریدا. والرجل راع على أهل بيته، و هەروەها پیاویش لە بەرامبەر ماڵ و منداڵەکەیدا بەرپرسیارە. والمرأة راعية على بيت زوجها وولده، ئافرەتانیش دایکان و خوشکانیش بەرپرسیارن لە منداڵەکانیان و لە ماڵی پیاوەکەیان کە لە بەردەستیاندایە. ئینسان لی دەپرسرێتەوە لەسەر هەموو ئەو ئەمانەتانە، هەموو ئەوانە کە ناز و نیعمەتێک کە بە ئینسان دراوە ئەمانەتە و لە کاتی خۆیدا پرسیار لە ئینسان دەکرێت. و هەروەها بەرپرسیارەتی ئەمانەتە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک خوای پەروەردگار بیکاتە کار بەدەست بەسەر چەند کەسێکەوە برا گەورەیەتی بکات و کار بەدەستی بکات لە بەرامبەریاندا بەرپرسیارە. جا هەر کەسێک خیانەت لە میلەتەکەی بکات، لە ژێر دەستەکانی بکات، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم إلا حرم الله عليه الجنة. ئەو کەسەی کار بەدەستە و خیانەت لە میلەتەکەی دەکات، لە ژێر دەستەکانی دەکات، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم خوای پەروەردگار بەهەشت لەسەر ئەو کەسە حرام دەکات، خوا پەنامانداد. کەواتە ئەوە گەورەترین ئەمانەتە کە ئەمانەتی کاربەدەستیە. کەواتە هەموو ئەو شتانەی کە خوای گەورە بە ئینسانی داون ئەمانەتن. ئەمانەت زۆر گەورەیە و جۆرەکانی ئەمانەت گەلێک زۆرن. هەر ناز و نیعمەتێک کە خوای پەروەردگار بە ئینسانی داوە، هەر واجب و فەرزێک کە خوای گەورە لەسەر ئینسانی واجب کردووە ئەمانەتە، دەبێ ئینسان وەکو خۆی ئەدای کات،
چونکە لە بەرامبەریدا بەرپرسیارە و هەروەها پرسیاری لێ دەکرێت. خی پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان گەڕێ لەو کەسانەی کە ئەمانەت پارێزن بە هەموو جۆرەکانی ئەمانەتەوە ئەمانەت دەپارێزن. خی گەورە بمان گەڕێ لەو کەسانەی کە سەرفراز دەبن کە یەکێک لەو کەسانەی کە سەرفراز دەبن لە ڕۆژی قیامەتە لە دنیاشدا خاوەنی بەختەوەرین و خاوەنی کەسایەتێکی بەهێزن ئەو کەسانن کە ئەمانەت پارێزن خاوەن بەڵێنن. خی پەروەردگار بمان گەڕێ لەو کەسانە، خی گەورە بمان گەڕێ لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتدا کەسانی سەرفرازن. خی پەروەردگار بە ناز و نیعمەت و بەهشتی خۆی شادیان دەکات. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.